دڵی سوتا بە حاڵی زاری تفلی دڵم و چاری کرد، سەری زوڵفی لە دەمنا زەهری ماری پڕ لە زاری کرد. بەسەر ڕوخساری زەردا جۆگەلەی کێشاوە ئەشتی سوور، بە یادی سەروی باڵایەک ئەوەندەم شین و زاری کرد. هجومی هندووی خەڵ سەر فەرنگستانی ڕوخساوی بە حەشرێ بوو وەکو ئەو حەشرە میقادۆ بە چاری کرد. وتویانە کە ئەنان ئەو نانەیە ئەمڕۆ لەسەر خوانە، چووە چوو پێچووە کەم عەقڵە هەرکەس باسی پاری کرد. قسەی زوڵفی ئەوەندە توولی کێشا تاقەتی چوو خۆی، وتی شەو نیوە بوو نەبڕایەوە کێ باسی ماری کرد. لە بۆی ئیمدادی گریانم دەرونی کردمە خوێناو، لە چاوم سەیری کەن ئەم حوکمە جەرگ و دڵمی جاری کرد. خەتی پشتی لەبی دی بوومە چار ئەبرۆ وتمان کە هەرکەس بەختیارە ئیختیاری چاریاری کرد. بەیانی هاتە باغە و ماهە ئەم وا تێگەی ڕۆژە، لە شەبنم گوڵ بەدامن گەوهەری هێنا نیساری کرد. ڕەحە بەو شێتیە ئەلحەق قسێکی عاقڵانەی ود، منم عاقڵ لە بەرجی عاریە خۆمم کە عاری کرد. دڵی بێبارە مایی کارە هەرکەس کاروباری خۆی لە دنیادا موفەق بوو بە دڵ تەفیزی باری کرد. جنونی نەوزهورە مەحویە دێوانەجی مەنسوور، کە دێوانن هەموو مائیل بەبەر ئەو مەیلی داری کرد.